ناوم حاجی عایشە عەبدوڵڵا فەتاحە دانیشتووی شارۆچکەی چەمچەماڵم لە سەنگاو خەڵکی سەنگاوم پێشەوە لە دەربەنی خان لەدایک بووم ساڵی 1965 ئیتر 1970 ئەوە بوو کەوە زروفی سیاسی وای لێ کردین تاوانبار کراین بە ئەوەی کە یارمەتی پێشمەرگەمان داوە لەبەرەوە هۆیە بوو کەوە وازم لە خوێندن هێنا ماڵەوەمان زۆریان لێم کرد وتیان واز لە خوێندن بێنە خوێندن هیوا و خولای من بوو هەر لە مناڵی و کەوازیشم لێ هێنا هەر هیوایەتی من بوو لەبەرەوە دەستم پێ کردەوە بڕیارمدا کەوا دەست پێکەمە و پرسم بە ماڵەوەمان کرد ئەوانیش ڕازی بوون و دەستم کردەوە بە خوێندن لە ساڵی 2023 هەر خۆم لە مناڵیەوە حەزم لە خوێندن کرد لەبەرەوە کە دایش بڕام لە خوێندن ئەوە بوو ژیانێکی ناخۆشم بۆ پێیا بوو ژیانم بوو بە شین و گریان لەبەرەوە هۆیە بوو کە لەم کۆتایانەوە بڕیارمدا وتم خوێندنەکەم تەواو بکەم لە تەمەنی 59 ساڵیەکە نازانم لە 2023 من دەستم پێ کردەوە ئەو ڕاخۆشتم تەقدیم کرد ئیتر لە 2024 تەواوم کرد وەڵا هەر سێ برازاکەم هاوکاریم بە تایبەتی دکتۆرە دنیا زۆر هاوکاریمی کرد بێزار نەبوو لێم چەندێک پێمەوە هیلاک و هیلاک نەبوومە تۆ مهم ئێمە و پێگەیان ئەنجانەوەی ئێمەیە تۆش خەریک بین لەگەڵتا وەڵی بربەست زۆرە هاتە سەرم خاستن لەلایەن ناسیارەکانەوە لەلایەن هاوسێ و دەرو دراوسێەوە پیان ناخۆش بوو یاود و باوکمیان و دەریکە لە خوێندن بۆ ئافرەت زەرور نییە بەڵام باوکم هەر مستەمر بۆی قەی ناکە وڵایەکی بەتەمام بە هەنگاوێکی سەرکەوتووانە هەنگاوبوونێ ئیتر فەنا بەخوا ئەوی شەکەوێتە سەر خوای گەورە کەوا یارمەتیم دا و بتوانم دەرەجە بهێنم ئەیفەیام ئەوەیە گوێ لە عمر مەدەن ئەمری ئینسان مهم نییە دەست پێکەن بە خوێندن هێشتا زووە خوێندن شتێکە زەرورە هەموو وڵاتان بە زانست پێشکەوتون هیچ وڵاتی نییە بە شەڕ و شۆڕ پێشکەوتوویە لەبەرەوە بەلایەنی منەوە زانست هەموو شتێکە وەکو یابانە بینی وەکو ئەمریکا بینی هەمووی لە ڕووی زانستەوە پێشکەوتووە